سڵاوتان لەبێ بەخێربن یەکەم جار ئێمە وەکو ئەکادیمای سەما کە لە فەتاڕی عەربەتە لە سلەیمانی بەشداریمان کردو بۆی کە بووی بە فڕۆکەوان لەم بەشەیە. ئێمە هەر بە چاڕۆنیش ئەمە فۆرمیش پڕەکەینەوە و منیش هەر خۆم یەکێکم لە خوێندکارەکان بەشی ئەندازیاری فڕۆکەوانیم تەواو کردو، ئێستاش دەخوێنم بۆ فڕۆکەوانی. ڕێزی ماوەی چەندێکە بێت تەواوت کردووە؟ من لە مانگی دەی پارەوە تەواوم کردووە ئەندازیاری فڕۆکەوانی، لە ئێستاشە بۆ ساڵ لە سەرەتام کاتیمە بکرێتەوە، ئێستاش بۆ ئەمە تەقدیم کردو وەکو بەشی فڕۆکەوانی بخوێنم. ئێستادا وانی فڕۆکەوانی دەڵێیتەوە یاخود هەر فڕۆکەوانیش دەکەیت؟ وەکو تەلەبەیەکەم هێشتا هیچیان ناکەم، وەکو تەلەبەیەک جارێ دەستم پێ کردووە، بەس ئینشەڵا لە داهاتوو یەکەم یانی. خوێندکارێک کە سەرتا دەست پێ دەکات ئێوە لە یەکەم جاردا لە یەکەم مانگەدا چی فێر دەکەن؟ 6 مانگ یەکەم زمانی تارانە، زمانی تارانە خوێنێ، ئیتر چۆن زمانی ئینگلیزیشە خوێن لەگەڵ یەک زمانی تارانش هەنشتی جیاوازی هەیە، وەکو حرفەکان بە شێوەیەکی جیاوازترە خوێنێتەوە ئەمانەی فێرەکرێ لە 6 مانگی یەکەمە. ئەنجە دوایەوە دەست دەکرێت بە شوێنی تاران، دەرسی خوێندنی تاران بە شێوەیەکی علمی، ئەنجە دوایەوە ئەکەوێتە سەرەوەی کە تارە لێ بخوڕێت. تا چەند خوێندکاران سەردانی ئێوە دەکەن، تا چەند خوازیاری بەشی فڕۆکەوانی؟ وڵا زۆر حەزیان لێیە، چکە بەشێکی کەمە و نییە بەشەکە، بۆیە تەلەبەیانی زۆر حەزی لێیە کە هەموو یەک پێی خۆشە و پرسیارەکات.